تەوەری کۆتای پرۆگرامی ئەمڕۆ تایبەتەکەین بە تایبەتمەندیەکانی شاڵ و کڵاشی کوردی و خواستی هاوڵاتیان بەتایبەت لە مانگی بەتایبەت لە بەهار و وەرزی بەهار و لە نەورۆز نزیکە بینەوە تا چەند خواستی هاوڵاتیان هەیە لەسەر جلی کوردی و لەسەر شاڵ و جۆرەکانی جلی کوردی و هەروەها لەسەر کڵاشی کوردی. لە گفتوگۆی تەورەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز بەختیار هەورامی فرۆشیاری شاڵ و کڵاش. سڵاوت لەبێ کاک بەختیار بەخێربێت. سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرە بەڕێزەکانی کورساتش. با بۆ دەست پێ بکەم بەگشتی بۆ ئەم ساڵ خواستی هاوڵاتیان لەسەر جلی کوردی و بە تایبەتی لەسەر شاڵ و کڵاش چۆنە؟ بەڵێ لە ئێستادا کە بازار بۆ نمونە بەهۆی بێموچەیی و بێدەرامەتی خەڵکەوە تۆزێ بازار کزە لاوازە سستە. ئەگنا ساڵانی پێشوو بۆ نمونە جلی کوردی خەڵک زۆر بەکاریانە، جلێکی زۆر جوانە، جلێکی تەنها جلێکی ڕەسەنی کوردەواریە بۆ نمونە شاڵ. شاڵ جلێکە لە ناوخۆی هەرێمی کوردستانە دروستەکرێ بە دەست و پەنجەی وەستا بە ناوبانکانی ناوخۆی هەرێمی کوردستان. لە ئێستادا وەکو وتمان کە خەڵک دەرامەتی زۆر باش نییە، کەمێ بەرەو کزی چووە. بەداخەوە جا هەندێک لە پیشەکان هەیە لای خۆمان کللتوری بوون، فولکلۆری بوون، ئەوتر بەداخەوە مەترسی لە ناوچوونیان لەسرە قماش چنەکان یاخود ئەوانەی شاڵ دروستەکان، ئەمانەش هەر مەترسی لەسەر پیشەکەیان هەیە، ژماران خەریکە کەمەکە وەستاکانیان؟ بەڵێ بە تەکید چونکە ئەمە کە دروست دەکرێت بۆ نمونە شاڵ ئیشێکی زۆر زەحمەتە، ئیشێکی زۆر ناڕەحەتە. سەرەتا بڵین ئەمە لە تووکی بزن مووی بزن دروست دەکرێت، بزنەکە پاشرێتەوە بە تایبەتی لە وەرزی بەهارانە تووکەکەی پاشرێتەوە، پاشان ئەشۆرێ، دوایەوە شێ ئەکرێ، دوای شێ بە تەشی ئەڕێسرێ، بە تایبەتی بەشێکی خانمانی بەڕێز ئەمیشەکەن بە تەشی دەیڕێسن. نازانم جەنابتان ئەگەر بینی بێتتان بە تەشی ئێڕێسن، دوای تەشی ڕستن ئەبرێتە لای جۆڵا ئەیتەنێ، ئەم مەرەزە ئەتەنرێ، دوای تەنێنیش ئەبرێتە لای کۆچی کۆتەکرێ و پاشان ئەکرێ بەم قماشەکە لە بەردەستی ئێمایە. بۆیە ئەم ئیشێکی زۆر ناڕەحەتە، زۆر زەحمەتە. نرخی ئەو سعرێکی کە هەیە ئیسە بۆ نمونە یعنی حەقی ئەو عەزیەتی نییە. بۆیە زۆر جار ئەو ئەسایانەی کە دروستیەکەن ناومێد بوونە بەرەو کەمبوونەوە ڕۆ حەقی عەزیەتەکەیان دەرنایانەوە. باشە کاک بەختیار چەند جۆرێکی هەیە؟ باسی شاڵی زاخۆیی ئەکرێت، دەمێ بەری بەڕێزت شاڵی زاخۆییە و هەرامان دروست دەکرێت و لە ڕانیە دروست دەکرێت. تایبەتمەندیەکانی چییە و جیاوازی ئەم جۆرانە چییە؟ بەڵێ لە ئێستادا ئێمە دوو جۆر شاڵمان هەیە. شاڵی زاخۆییمان هەیە کە خەتپانە، جەوهەری تایە، ڕەونەقێکی زۆر جوانی هەیە. جۆرێکی تریشمانەیە کە پێیان وترێ شاڵی کانیتو کە خەتیان تۆزێ باریکترە کە لە سەرمێدەدانراوە. ناکێشی دوی کاک بەختیارگیان هەر هەستی عەزیێت کێش ئەوەی بەرخۆت ئەمەیان ئەمە زاخۆییە، زاخۆیەکەیە. باشە ئێسامەی کە بەدەست جەنابتەوەی ئەمە بریتە لە شاڵێکی کانیتو خەت باریک ڕەنگی سەوز. ئەکرێ بیکەیتەوە عەزیێت کێشی؟ وەڵای ئەمە ناکرێتەوە بۆ ئاسانیە عینەکەی، بەڵام ئەوە هەمانە کراوەتەوە. ئەمە شەڕەوەیە کامیان هەیە لەو نمونە سەبوون لەو سەوزە یاوە کراوەتەوە. ئەمە بۆ تۆ دەست بەخۆش بێ. وەڵا بێ بێن بەدەست کاک بەختیارەوە ئەو شارەزاکەیەتی بۆ باسکە. ئەم با بینەر بە ڕێزەکان بیبێن. ئەمە شاڵی زاخۆیی جەوهەردارە، ئەمە لە زاخۆ دروستەکرێ. ئەگەر بیبینن کاکی کامێرەوان بێنێتە پێشەوە، ئەمە نەخشێکی تایە، جەوهەرێکی تایە، پێی دەوترێ شاڵی زاخۆیی جەوهەردار. ئەمە لە ئێستادا خەڵک ئەو کەسانی کە تۆزە وەزیان باشە و دەرامەتیان باشە ئەمانەکەن. ئەمە نزیکەی چەندێکە نرخەکەی؟ ئەمە لە 5 وەرەقەوە هەیەی بۆ 10 وەرەقە، لە 5 وەرەقەوە هەیە بۆ 10 وەرەقە. چی ئەیگۆڕێ ئەم جیاوازیە؟ کوالیتی بڵین مادەکەی، مەرەزە ئەسڵیەکەی. ئێستا هەندێکیان هەیە بە بەکرە دروستەکرێ، بە بەکری ئاسایی، بەس ئەمانە مەرەزی ساغن. بەڵام لە هەمان کاتە ئەمە ڕەنگەکرن، چونکە ئێمە بمانەوە نەمانێ ئاژەڵ بڵین بوون بزن، لەم ڕەنگە نییە، ئەمە ڕەنگەکرن. ئەمە جاران ئەیانوە تۆزێک ئاگرێکی پێ بڵێ بۆنێکی دێ، ئەوە بەڕاستی ئەوەی کە بزانێ ئەسڵەیانە ئەو بەڵێ ئەو مەرەزی ئەسڵ
ئەوەیە کە جەناب فەرمی ئەوەی کە ئەسڵ بێ بۆنی چۆنە سووتانەکەی چۆنەیان بۆنێکی ئەتیادی لێوەیە ئەزانی کەەوە مەرەزە وەکو وتمان هەش ئێستا بە بەکرە دروستەکرێ ئەو کە بە بەکرە دروستەکەیوانە ئەسڵ نێن باشە کاک بەختیار ئەم جۆرەیان ئەم جۆریشیان کە وتمانەمە شاڵی ڕانی پێڵەن کانی تۆ دێگەیە لە مەتەقەی ڕانی پێوترێ کانی نیمانە بەکراوە کراوە بێت پێم وابێ ئەوانەی کە تەختەکەی پێوە بێ وڵان نەکراونەتەوە ئەمانە چی ئەمانە نییە ئەوە زاخۆی ئەوەی زاخۆی باشە کاک بەختیار باسی کردین ئەمە وتمان شاڵی کانی تووە خەتەکەی تۆزێ باریکترە لە زاخۆیەکە ئەمە جەوهری تیانی وەک زاخۆیەکە وا ڕەنگی ژەکرێ ئەمە ڕەنگ کراوە ئەگنا وەکو وتمان بزن ڕەنگی سەوزی نییە وانە ئەمە ڕەنگ کراوە ئێمە جاران شاڵی شینکی هەبوو ڕەش هەبوو سپی هەبوو خورمایی هەبوو ئەوە ڕەنگی تەبیعین بەڵام ئەمانە کە ڕەنگی ناتەبیعین ئەمە ڕەنگەکرێن بەچی ڕەنگەکرێن خۆمەکرێتە ڕەنگی تایبەتی خۆی هەیە نەمە بەسمێ ڕەنگەکە بە مەرەزی ڕەنگەکرێن بە مەرەزی باشە ئەمە ئێستا تەبیعیە ڕەنگەکە یان ئەمەش ڕەنگە ئەوەیان تەبیعیە بەس ئەم شینیان ئەمە ڕەنگە یا بڵێ بۆ نمونە ئەم فستەقیە ئەمە مارۆنیەش هەیە پێم وابە ئەمیش ڕەنگە وایە ئەمانە هەر ڕەنگەن بەڵێ ئەوەژ ڕەنگە بەڵێ ئیسا ئەمەژ ڕەنگە ئەمە زاخۆیە ڕەنگە جوهرێکی زۆر جوانی تایە ئەم بە زەمەیان تەبیعیە ئەم زەردە باشە کای بەختیار ئەم ڕەنگانە کامیان خواستی زۆرتر لەسەرە بپی هەڵبژاردننی ئەو شخصەکەوتووە باشە هەیە حەزی لە شینەکەی هەیە حەزی بۆ نمونە لەم فستەقیە ئەو کەسە کەوتوە ساڵێک حەزم ئەم مارۆنیە زۆرە بینم ئەو سەوزە زۆرە بینم شینەکە بە هەمان شینەکە زیاتر تۆزی ئەمە کاریگەری نەکردو سەر ئەم ڕەنگانەی کە پێشتر هەبووە بابەتێکی کاریگەری هەیە ئێستا خەڵک زیاتر ئەمە ڕەنگە ئینانی پێجوانترە ئەوانی کە ڕەنگەکرێت ئەمە تەمەنیش دەورە بینەوایە هەندێک لە تەمەنەکان لەوانەیە بڵێ ئەوانەی کە لە تەمەنان بڵین بۆ نمە ڕەنگە تەبیعەکانیان پێجوانترە مەسەنە شینکیە سپیە خورمایی ڕەشە ئەمە ڕەشەکە ئێستا ئەمە ڕەشە ئەمە ڕانی بڵێ ئەمە تەبیعیە ئەمە کانی تو پێوترێ دیەکە لای مەتەقی ڕانیە ئەمە کانی تووە ڕەنگەکەیشی ڕەش بڵینەمە تەبیعیە ئەوەی کە لە هەورامان دروستەکرێت چیە؟ هەورامانی لای ئێمە ئێستا دروستی دروست ناکرێت باشە بەس هەبووە پێشتر دروست کراوە لە هەورامان هەبوو ڕانی هەبوو زاخۆ هەبوو بەڵێ پێشتر سەرچاوەکەی لە هەورامان و دروست وە شاڵ بەڵام ئێستا بە پێی حکمی شوێنەکە کە سنوورە و کەسابەتی تریتایە وەکووتمانەمە ئیشێکی زۆر ناڕەحەتە و زەحمەت و کاتی زۆرە خەڵکەکە بە مروری زەمە تۆزی وازیان لێنا و بە کەسابەتی ترەوە خەریکەن هەورامان نرخی گرانترین جۆری ئەگاتە چەند؟ ئەم زاخۆیانە دەوەرەقە ئەگاتە دەورەقە بە دوورین و باشەکەەوە بەڵێ لە بەرکردنیشی ئاسان نێوایە لانە هەموو کەسێک بۆ مەوزوعی سعرەڵی نەخێر هەر تۆزێک لە بەرکردنی ئەها ئەوەی کە لە بەراز لانێ زۆر هەندێک کەس پێوەی ئاسوودە نەبێ حەزکەن کە بە قوماشەکانی تربی دوورن طبعا ئەوەی حەزی لە شاڵ بێ هەر لە بەریەکە کەسانێکی زۆر هەیە حەزی لە شاڵ و خۆی پێوە گرتووە لە بەریەکە ئێستا ئێمە شخصێک هەیە کاک عومەری شاڵی پێ ئەڵێن ناوی کاک عومەرە ناسراو بە عومەری شاڵ هەر چوار فەسڵەکە شاڵە بەرەکە یەخوا هەر بمێنێت هەر چوار فەسڵەکە شاڵە بەرەکە ئەترە خۆی پێوە گرتووە بەڵام ئەمە هەڵگرتنی زەحمەتە زۆر جارەگەر بۆ نمونە نێکێ بە عەلاگەوە هەڵی نەواسیت زۆر چرچە بێ پێما بێ ئوتوش نابێ بکرێوایە جار بەجارە گەر چڕش بێ بێ ئوتوی بکرێتەوە ئوتوکردنی هەڵگرتنی ئاسان نییە نه ئەبێ لە سەرخەت بکرێ ناوەڵە ئاسان نیە وەک قوماژ نیە تەختیکە یعنیکە ئەجا بۆ مەسەلەی شۆردنیش پێم خۆشە بینەران ئەوانی کە شاڵە بەرەکەم ئاگادار بن شۆردنی شاڵ بە غەسالە واتە جلشۆر نابێت ئەبێ لە تەشتێکە داینەی ئاتیادی لە ئاوێکی شلەتێنە بەدەست ئەی پروێنیت و تەواو یەکسەر هەڵیەخەی بە تەنافێکە غەسالە خەساریەکە مادی پاکەرەوە شامپۆتایی دەمان هیچی تێ ناکەی شامپۆی ئاسایی هەیە شامپۆی جل هەیە ئەوە هەیە ئاسایە بەڵام وەکو غەسالە شاڵەکە تێگەیە ڕەنگ ناتەوە لەوانە ڕەنگ باتەوە بەڵ هیانە ڕەنگە بەڵام کەم ڕەنگ نابێت کاڵ نابێتەوە ناکاڵ نابێتەوە لەبارەی شاڵە پرسیارێت تا حیفێت تازە جلی بەهاردا بە دوورین من جوڵە جلم یا بە دوورین بەڵام ویستم پرسیارێ بکەم لەسەر ئەم جلە حازریانی کە هەیە بەڵام قماشی جلی کوردی بە حازری دووراوە و
هەیە لە بازارە بەڵێ. ئەمە لێرە ئەدوورێ لە دەرەوە ئەدوورێ ئەگەر زانێری مەمەیتە سەبارەت بە ئەم جلە حازریانە جلی قماش بەڵێ، مەبەستە بەڵێ جلی قماش هەیە بڕێکی لە سینەوەیە هەر ئەو کەسانی کە لێرە دروستکری حازریە بەڵێ هەندێک تیجار هەیە نردویانە بۆ سین بەم ستایلە بەم شێوە ئەوە نەمان بۆ دەربکەن بڕێکیشی هەیە لێرە خەیاتەکان ئەیدورن حازری ئاسایە هەیە بەڵێ شتێکی تەبیعیە گرفتێکیان هەیە ناهیچ گرفتێکی نییە بەڵام جوانیەوە لە ڕووی باشیەوە وەڵا تەمەەن تۆ بۆ خۆتی بدووری لای خەیاتی تایبەتەوە شتێکی جوانتر دەرەچی سێمە خەیاتی چاکمانەیە بۆ قماش بۆ نمونە بیدورە جوان لە بەرتان ڕەکتە جوان سنووقی ئەوەسێ بەس ئەوانەی کە حازرین شەر نیە جوان بوەسێ لە بەرە لەوانی بەقیاسی تۆ نەبێ باش حیفە جلبە حازری بێ بە کە ئەو هەموو بەرێک درۆ باشەمان هەبێ بەرێک دووری جلی کوردی اینجا هەر کەسە و بە شێوەیە کە با بڵێم قیافەی و لە شولاری وڵات تۆ یەکشت بکرێت بۆ هەموو بێ بە دوورین جوانترە خۆت کابرای بەرگ درو کاکی بەرگ درو قیاست بگرێ زۆ جوانتر دەرەچێت باش ئێستا ئەم هەموو ڕەنگە هاتووە لە شاڵە لەو لاشەوە بنێن ڕەنگە تۆتە کڵاشیش بەڵێ ئەم کلاشانش ئەوسا کلاژ هەر سپی بوو سپی و شین بنەکەی بڵێن شین سەرەکەی سپی بەڵام ئێستا ئەویش بەرەو پێشوونێکی تیا دروست بووە ئەمە یعنی هێشتا لە پێ نەکراوە ناوە لە پێ نەکراوە بەڵێ تازە باشە تر کەسە و خۆی ئەوە کە لە پێکرابێ ئەو ئەم بەشی لێ بکەیتەوە لێ بکرێتەوە بەڵێ ئێستا پێمان بڵێ کلاژ زۆر هەیە هەنێکەیە تۆزێک بازرگانیانە دروستەکرێت بازاڕیانە هەندێک بەڕاستی بە کواڵیتی و ئەوە کوردەواری ئەسڵەکەی دروستەکە جیاوازیم دوودانە چێ بچێ بزانن خەڵک ئەمە ئەسڵە بەڵێ تەمان ئەمە کلاشیش ئیشی دەستە ئەمە ئیشی دەستە کە دروستەکرێ ئەمیش ئەم کلاشش بۆ نمونە چەند وەسای ئیشی تیاکە ئەم کلاشە بە یەک نەفەر دروست ناکرێت پێما بێت 4 وەستایە ئەمە تقریبان 4 وەسا بۆ 5 وەسا ئەم کلاشە ئەنجا دروستەکە ئەمە هەر کامل وەستای چی ئەوێت بەشەکانی مەسەن بۆ نمونە 2 نەفەر ئەم ژێری دروستەکە ئەم بنەی بەڵێ 2 نەفەری چرینەکەی زیاتر ئیشی ئافرەتانە ئافرەتان بەدیقەتترن و ورتر ئیشەکەن چرینەکەی ئافرەت زیاتر دەیچنێن بۆ نمونە ئەم دیواری ئەم قەراغەی ئەمە بڵێن ئافرەتێ دەیچنێ ئەم بەشێشی بڵێن خانمێکی تر ئەم بەشەی تریشی خانمێکی تر یعنی نابێ یەک کەس هەمووی بچنێ هەر نیشک یەک کەس هەمووی بکات هەیە لەوانەیە هەمووی بچینێ ئەم سەرە بەڵام کارەکان بکات بەڵێ ناتوان نییە هەر کەسی لە شتێکە بوارەکەی جوانتر لێزانە بەڵام زیاتر باز لەوە کرێت کە ئەمە کارێکی خێزانیە و منە خێزانەکە ئیشەکانیان دابش کردووە هەر کەسە و هەر ئەندامی خێزانەکە و بەشێکی کلاشەکە بەڵێ ئەکرێ زۆر خێزان هەیە کە لە هەورامانە ئەواکە بەڵێ جاری وایە لە خێزانەکە هەمویان بە هەمویان وتوان دەریکەن هەر بەشەی هەر کەسێکی بڵێن شتێکی دروستەکە هەر شخصێکیان باشە اینجا ئەم کلاشانە ئێستا پێمان بڵێ بەڕێزت بۆ ئەوەی کاتێک نەچێت چۆن ئاگامان لە کلاش وێستا هەر خۆدەم ڕۆ کە باران بوو بە کلاشەوە نەهات بەڵێ طبعا کلاش چه شاڵ چ کلاش بە ڕۆژی باران و ئەمانە لەبەر ناکرێت لە بڵین کلاشەکە لە پێ ناکرێت بە تایبەتی بۆ ئەو کاتانێک کە سەردانێک کە سەیرانێک گەشت و گوزارێکە بۆ ئەوانە مناسبەتەکان بەکارێنرێن بەڵێن کلاش نابێت لە کاتی تەڕی تووشیان لە پێ بکرێت بە تەڕی خراوە پیس بوو چۆن مەمە بشۆریێت پیس بوو بەڵێ بشۆرە وەسای خۆی هەیە ئێمە لە ساڵونکەرانە وەسایەکمانەیە بە تایبەتی ئەم کلاشانە پاکەکاتوەیان شووە بەڵێ ئەوش دەزانی نێ ئەی ئەگەر لە ماڵەوە ڕەوەن پرسیارەکەت لەبێ نەچێتەوە چونکە من بینیمە بۆ نمونە جاران ئەیان شۆر لەبەرەوەی کۆنە بێتەوە شوشەی ساردیان ئەها کە تۆ باست کرد بەیانی شوشەی ساردیان ئەخستە ناوێ بۆی کە ئیتر ئەوە هەروە ئەمایەوە نەئەچامایەوە هنا قالب هەیە قالب بەخرێتە ناو کلاشەکەەوە بۆی کە شۆرە دقی تێک نەچێ جوان هەرموەسێ یان ئەم کلاشە بە تەباشیریش سپیەکرایەوە بەڵێ بجاران بە تەباشیرە کرا بەس تەباشیرەکە ناجیحنی ئێستا بە مەوادی ترەکرێت ئەم ڕەنگانە خواسی لەسەر لەلایەن پیاوانەوە وەڵای زیاتر گەنج حەزی لەمانە هەیە حەزیان لێ هەیە ئەم ڕەنگە ناکڕن ئێستا بەڵێ ئەی بۆ خاتونەکان
ئێستا بۆ ژنانیش بۆ خاتونانیش تایبەت بەڵێ دروست هەیە دروستەکرێ بەڵێ کاتە گلەیمانێ بوو بۆ خاتونەکانە نەهێنا بۆی بیدەرانمان بی وەڵایی حاضر نەبوو بیێنەمەکدا خواست لەسەری کەمە کەمترە بۆ ئافرەت بۆ خامان تۆزە کەمترە بەس هەیە بە تایبەتی داواکە کاک بەختیارێک پرسیارم هەیە و کۆتا پرسیار بۆ چنینی کلاش و جلی کوردی بەگشتی بە پیشەسازی نەکراوە وەڵی خۆی حەقە بکرێ خۆ تەزانێ وڵاتی ئێمە تۆزێ خەڵک دەرامەتی تەواو نییە و بێم و چێ و ئەجا ئەکرێ حکوومەت مەسەرەن لای لەو وەسانە بکات و کە دروست یەکەن یا ڕێکخراوێ شتێ یارمەتیان بە کە بۆ نمونە پێیان خۆش بێ یا برەوی پێبن وەکوتە میسە هەیەە فەقیرە بۆی دەرنیان وازی لێنێ ئەبێ کەسێ پشگیریان بێ بۆی برەو بەم ئیشە بە من ئازانم وای بۆ چم چەند ساڵێک ترم ئیشە بەرەو کەمبوونەوە ڕوا نامێنێ ئەو ئۆسانە ڕۆژ بە ڕۆژ وازی لێنن چونکە دەری نایانێ بۆیان بەڕاستی ئەسە لە وڵاتێک وەکو ئێران کلاش سەربارەوەی کە بۆ نمونە تەنیا لە کوردستانی خۆمان لە ڕۆژهەڵات بەرهەمەهێنرێت بەڵام وەکو میراسی فەرهەنگی ناویان بردەوە بەداخۆ ئێستا لە هەرێمی کوردستان ئیشەڵا کە مەجای زیاتری پێ بدرێت جا ئێستا با من ئەم پرسیارە لە بەڕێزت بکەم ئایاوە هەیە بۆ نمونە بڵێ ئەم ڕەنگی شاڵم لەبەرە یان ئەم ڕەنگی جلی کوردیم لەبەرە با کلاشەکانم وا لەگەڵ ڕەنگەکە ڕێک بخەم ئەمە هەیە زۆر گوێ ناتێ ئەوەش هەیە مەسەن هەیە حەزەکە بۆ نمونە شاڵەکەی شینە حەزەکە کلاشەکانی شین بێ لەگەڵ یا پشتوێنەکەی یا نازانم چی شتێنەکەی بە گوڵێکی تیابێت لە ڕەنگی خۆی جیاواز بێت جوانە پشتوێنەکە جیاواز بێتە شاڵەکە جوانترە بەڵێ اینجا هەر کراسی سپی لەگەڵ شاڵا جوانە یان نا بەپێی ڕەنگەکە مەسەن بۆ نمونە ڕەنگی تۆخ سپی لەگەڵا جوانە ئێستا شاڵە سپی لەگەڵا جوانە مەسەرەن زرد یا پوشی ڕەشی لەگەڵا جوانە شاڵەکە گەر پوشی بێ یا زرد بێ ڕەشەکە جوانترە سە بۆ نمونە بۆ نمونە ئەم شاڵە ئەمە کراسی ڕەشی لەگەڵا جوانە لە بەریکی سپی لەوانێ زۆر جوان نەبێت دەستە خۆش بێت کاک بەختیار سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ئەمەدەبوونت زۆر خۆشحاڵ بووین سەرکەوتوو بن زۆر سوپاس بێ